بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی سەردانی شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان با سەرۆکاتی مەسعود بارزانی بۆ بەغدا و ئەنجامدانی دیدار و کۆبوونەوەکانی کە ئێستا لەگەڵ خەمیس خەنجەر لە سەرۆکی هاوپەیمانی سیادەی عێراق لە کۆبوونەوەدا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کازم زوبەیدی شرۆڤەکانی سیاسی و سەربازی لە ستۆدیۆ لەگەڵماندا. بەڕێز کازم زوبەیدی بەخێربێن. سوپاس. پێتان وایە کۆبوونەوەی ئەمڕۆ کە شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردووە لەگەڵ سەرۆکوەزیران سەرۆک کۆمار و ئێساش لەگەڵ سەرۆکی هاوپەیمانی سیادە لە کۆبوونەوەدا دەرەنجامێکی باشی هەبێت و چیە شەڵپەسەردراوەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان چارەسەر بن؟ نعم بدءا تحية لكم أخي العزيز. سلااو لە ئێوە و سلااو لە بینەرانی بەڕێزیشتان، سلااو لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان. لە ڕاستیدا ئێمە ئەمڕۆ دەبینین کە ئەو شاندە بەڕێزە سەردانی بەغدایان کردووە چاوەڕێ ئەنجامی ئەرێنیان لێ دەکەین، چاوەڕێ ئەنجامێکیان لێ دەکەین کە گەلی کوردستان چاوەڕێیەتی، چونکە گەلی کوردستان بە بێسەبری و بە بێئارامی چاوەڕێی دەرەنجامەکانی ئەم شاندە دەکەن، چونکە گرنگە بەلایەنەوە ئەم سەردانە. ئەوە گرنگ نییە بەلایەنەوە چی لە نێوان لایەنە سیاسەکان دەگوزارێت، ئەوەی گرنگە بەلای خەڵکەوە موچەیە، ژیانە، ئەو قەیرە ئەو گەمارۆیە خراوەتە سەر هەرێمی کوردستان. من پێی دەڵێم گەمارۆ، ئەمە گەمارۆیە. بەشی دووەمی قسەکانم ئەوەیە کە دەمەوێت باسی نامەیەک ئاڕاستەی جەنابی سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی بکەم. جەنابەت هاتی بووی بە سەردانی هەرێمی کوردستان کرد و وتوتە کە بەش هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق. جەنابی مەسعود بارزانی قسەی لەگەڵا کردووی دەربارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و کێشەکانی دیکە. داوات لێ دەکەم هیواخوازم لە جەنابەت محەممەد شیع سوودانی، ئەی کوڕی ئازا، من باش دەتناسم، من خەڵکی باشوورم، عەشیرەتەکە دەناسم، پێت دەڵێم بە ویژدانەوە پێت دەڵێم، بە شێوەیەکی سادە پێ دەڵم، بە زمانێکی عراقی پێ دەڵێم. من باسی بە زمانی فوسحا قسە ناکەم، بە زمانێکی باشووری قسە دەکەم. برای بەڕێزم جەنابی سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی مامەڵە لەگەڵ مەسعود بارزانی بکە وەک ئەوەی هەرێمی کوردستانە، سەرۆکی هەرێمی کوردستانە، سەرۆکی هەرێمێکە کە بەشێکە لە عێراق، مامەڵی لەگەڵا وەکو لایەنێکی سیاسی، چونکە جەنابە سەرۆکوەزیرانی عێراقی، ئەویش سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە، تۆ سەرۆکوەزیرانی هەموو پارچەکانی عێراقی. ئەمە ئەو نامەیە کە ئاڕاستەی جەنابی سەرۆکوەزیرانی دەکەم بۆ ئەوەی قسەکانم ڕوون بێ. ئێستا من مافەروەر و پارێزەرم لە بواری مافەکاندا قسە دەکەم. ئەو پەیامەتان ئاڕاستەی سەرۆکوەزیرانی عێراق کرد، پێتان وایە سەرۆکوەزیرانی عێراق هێندە دەسەڵاتی هەبێت لە عێراقدا کە بتوانێت ڕێکەوتن بکات، بڕیار بدات، چونکە زۆر کاتەوترێت محەممەد شیع سوودانی فەرمانی پێیەکرێ؟ برای بەڕێزم، من هیوادارم ئێستا ئێمە لە گفتوگۆ داین، ئێستا قسەکان بەردەوام بن. ئێستا ئەوەی لە دەستم دێت تەنها دەتوانم بڵێم هیوادارم، چاوەڕێژ دەکەم. ئێستا ئەوکو براو خوشکەکانم لە هەرێمی کوردستان چاوەڕێم گفتوگۆیانم. من ئێستا لە هەرێمی کوردستان دەژیم، ماڵەکەشم لە هەرێمی کوردستانە. ئێستا من لەم قۆناغەدا لەگەڵ ئێوەدام، هاوبەشی هەرێمی کوردستانم، من لە هەرێمی کوردستانم. قسەی دیکە ناکەم، باسی دیکە ناکەم، تەنها هیوا و ئاواتمان لە دەستە. وەکو قسەکانم ئاڕاستی جەنابی سەرۆکوەزیران کرد، پێی دەڵێم چاوەڕوانی گفتوگۆکانی، چاوەڕوانی ئەو قسانین کە دەیکەن لەگەڵ جەنابی مەسعود بارزانی. ئینشاءالله سەرکەوتوو دەبن، ئینشاءالله ئەم گفتوگوانە ئەرێنی دەبوون. ئەم قسانە لە دڵەوە دەکەم، ڕێستان لێ دەگرم. ئێستا بەڕێز مەسعود بارزانی لە بەغدایە، هیوادارم قسە بە شێوەیەکی دیبلۆماسی قسە بکەن، بە عەقڵ قسە بکەن، بە لۆژیکی قسە بکەن، چونکە ئێستا وەفدێکی باڵا لە بەغدادا، هیوادارم هەلیان پێ بدەن. ئێستا هیوادارم هەل بە یەکتر بدەم، چاوەڕێ دەرەنجامەکانی دەکەین، داوا لە لایەنە سیاسیەکان و حکوومەتی ناوەند دەکەین کە حکوومەتیان پێکێناوە. هەندێک لایەنی سیاسی بەداخەوە ئێستا 20 ساڵە حکومڕانیمان دەکەن، عێراقیان وێران کردووە. وەکو شەریکێک، وەکو سەرۆک حکوومەتێک مامەڵی لەگەڵا بکەن، چونکە جەنابی مەسعود بارزانی کوڕی جەنابی سەرۆک بارزانیە، ئەو پێکەوە خەباتان کردووە، ئەوەتان لە بیر دێ، ئەمە کوڕی ئەوە. ئەو بەشێک بووە لەو کەسانەی چوونەتە سەر شاخەکانی هەرێمی کوردستان و شەڕی سەدام حوسێنی کردووە. من لێرەوە قسە دەکەم،
ئەو سیفاتە جوانەی لە ماوەی ڕابردوودا لەگەڵ جەنابی مەلا مستەفا و جەنابی سەرۆک بارزانی هاتان بووە بە بیری بهێننەوە ئەوە یاد بخەنەوە کە پێکەوە خەباتان کردووە من کوڕی عێراقم ئێوە من دەبیستن من بۆ سونە یاخود بە ناوی شیعەوە قسە ناکەم بە ناوی عێراقیەوە قسە دەکەم هەرێمی کوردستان پێویستی بۆ ناکە کە وەسفی بکەیت ئێستا وەکو دەوڵەتێک ئەوروپی وایە دەوڵەتێکی پێشکەوت هەرێمی کوردستان پێویستی بەوە نییە من وەسفی بکەم ئەمە راپۆرتەکان وەمان پێ دەڵێن ئێستا پێکەوە ژیان هەیە پێکەوە ژیانی ئاینیانە هەیە لە ڕێی تەندروستیەوە لە پلە یەکەمدایە لە ڕووی پەروەردەوە لە پلە یەکەمدایە من نامەوێت وەسفی هەرێمی کوردستان بکەم ببمە لایەنێک کە وەسف دەکات بەڵام من بە ڕاستیانە قسە دەکەم من ڕاستیەکان بە چاو دەبینم دراوسیەکانم کوردن ماوە 3 مانگە معاشیان وەرنەگرتووە دۆخەکە قورسە کێشەی دارایی هەیە وەزعەکە خراپە بوو لە پێناو چییە هۆکارەکە چییە بۆچی هاوڵاتێکی عەرەبی موچەکەی خۆی وەردەگرێت لە کاتێکدا هاوڵاتێکی کورد موچەکەی خۆی وەرناگرێت ئێوە دەڵێن کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق باشە وا دەڵێن ئەگەر بەشێکە لە عێراق ئەگەر تۆ سیاسیەکی عێراقیت دەتەوێت کێشەکان چارەسەر بکەیت و دەتەوێت لە ماوەی ڕابردوودا جیاوازتر بی دەتەوێت لە سەرۆکوەزیرانەکانی پێشووتر جیاوازتر بی باشە مافەکانیان پێ بدە مافیان هەیە بۆچی هەموو سیاسیەکان دێنە هەرێمی کوردستان ئەو پێشکەوتنە دەیبینن کە ئەو حکوومەتی هەرێمی کوردستان تعاملێکی باش لەگەڵ هاوڵاتیەکانی خۆی دەکا بەڵام بۆچی ئێوە مافەکانیان پێ نادەن هیوادارم بە شێوەیەکی دیبلۆماسی قسە بکەن وەکو جەنابەت دەزانیت من قسەکانم بۆ هەمووتانە پێویستە ڕێزی گفتوگۆ بگرن ڕێزی ئەو سەردانە بگرن کە جەنابی مەسعود بارزانی سەردانی بەغدای کردووە چاوەڕێ دەکەین نامەیەکم ئاڕاستە کردی تۆ سیاسیەکی عێراقیت مثل ما كانت يتعامل معكم النظام السابق ومامەڵە مەکە کە ژەمی پێشوو مامەڵی لەگەڵ ئێوە دەکرد ئەوە غەڵەتە مامەڵیان لەگەڵا بکەن وەکو بەشێک لە هاوڵاتیانی عێراق چونکە ناردنی موچەی خەڵک پەیوەندی بەلانی سیاسیەوە نییە حەقمان نییە ئێوە ململانی سیاسیتانەیە بەڵام موچەی خەڵک گرنگە من ئێستا بەرگری لە مافی سیاسیەکان ناکەم بەرگری لانی سیاسی هەرێمی کوردستان ناکەم بەرگری لە گەلی هەرێمی کوردستان دەکەم گەلی هەرێمی کوردستان 3 مانگە موچیان وەرنەگرتووە ئێستا ئەمە لە مانگی دەن ئەوان قوتابخانەیان هەیە منداڵیان هەیە کەسوکاریان هەیە پێویستیان بە پارەیە گەلێکی ستەم لێکراون گەمارویان مەخەنە سەر من هیچ ئەزانی کە چونکە هەرێمی کوردستان پێشکەوتووە وەکو دەوڵەتێکی ئەوروپی وایە دەزانم ئەمە داخە لە دڵی بەشێک لە سەرکردە شیعە و سەرکردە عێراقیەکاندا هەرێمی کوردستان چۆتە ئاستی ئەوروپاوە چۆتە ئاستی وڵاتێکی پێشکەوتووە ئێستا وای دەبینن کە هەرێمی کوردستان مافی ئەوەی نییە کە مافی خۆی پێ بدات ئێستا جیاوازی دەکرێت بە پێی لایەنە ئەخلاقیەکان و لایەنە ئاینیەکان و لایەنە سیاسیەکان تەنانەت لایەنە عەشایریەکانیشەوە چونکە من وەکو کەسێکی عەشایری قسە دەکەم پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ماف و شایستەدارایەکانی پێ بدرێت چونکە بەپێی ئەوەی کە هەرێمێکی سادەیە بەڵام زۆر پێشکەوتووە جەنابی سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی ئێستا وەفدێکی باڵای هەرێمی کوردستان هاتووە بۆلات ئێستا ئێوە هەمیشە بەدەستی پڕەوە بە زمانی دیبلۆماسیەوە هاتووە بۆلات ئەم وەفدەی هەرێمی کوردستان بەشداری پێکەنانی حکوومەتیان کردووە ئێستا تۆ وتوتە هەوڵەدا کە لایەنی کوردی بەشداری پێکەنانی حکوومەتەکەت بکەن ئەوانیش هاتن و بەشداریان کرد هاتی بۆ لای جەنابی سەرۆک بارزانی وتت ئەی باوکی مەسعود بارزانی بەشداری بکە ئەو پەیمانە بپارێزن کە لەگەڵ هەرێمی کوردستان داوتانە هەرێمی کوردستان بگەێن لەلایەنی ئارامی چونکە ئەمان هاوبەشی ئێوەن کوردن هاوبەشی ئێوەن ئێستا ئێمە هاوبەشی هەیە لە نێوانماندا بەشێکن لە عێراق بۆ ئەوەی کە تۆمەتباریان نەکەن کە ئەمانە چوزانم کار دەکەن و جا دەبن و ئەوشتان نەخێر بەم شێوەیە نییە کورد بەشێکن لە ئێمە خۆشەویستی ئێمەن شانازی دەکەم کە لە نێوان کوردەکاندا دەژیم بەشێکن لە عێراق بەڵام بەڕێز و تەقدیری خۆتەوە پێتان دەڵێم کە بەڕێز بەیدی شۆفەکاری سیاسی و سەربازی سوپاس بۆ ئامادەبوونتان لە سۆدی سوپاس کە تێگەن لە بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان سپاس بۆ هاتنتان
الترجمة معكم. ترجمة معكم؟ أنا أعتذر عني أشكرك على ضيافة أجي لهنا وإحنا نتحدث وإحساسك على كردستان. الله يحفظك. ممنون. أهلا وسهلا.